بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتەکانی ژیانتان پڕ لە خێر و خۆشی و بەختەوەری بێت. زۆر خۆشحاڵ و بەختەوەرم کەوا خوای پەروەردیگار ئەم جارش تەمەنیدا بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد بوومەوە. خۆشەویستان، لە ئەڵقەی ئەمڕۆی بەرنامەی تیشێک بە پشتیوانی خوای پەروەردیگار ئەڵقەی ئەمڕۆمان کۆتا ئەڵقە دەبێت کە دەربارەی قۆناغی هەرزەکاری جگەرگۆشەکان تیشتی دەخەینە سەر. لە ئەڵقەکانی داهاتوو زیاتر یان بابەتێکی تر هەر دەربارەی جگەرگۆشەکان هەڵدەبژێرین یانیش بابەتەکانمان لەوانەیە بگۆڕین. خۆشەویستان، لە ئەڵقەی ئەمڕۆمان کۆمەڵێک ئامۆژگاری ترمان ئامادە کردووە، وەکو گوتم کە کۆتا ئامۆژگارینە دەربارەی قۆناغی هەرزەکاری. لەم قۆناغەدا کە پێویستە دایکان و باوکان چۆن مامەڵە لەگەڵ جگەرگۆشەکانیان لە قۆناغی هەرزەکاریدا بکەن. ئیتر قۆناغی هەرزەکاری خۆشەویستان، پێویستە دایکان و باوکانی بەڕێز دەربارەی جگەرگۆشەکانیان لە قۆناغی هەرزەکاریدا وا لە منداڵەکانیان بکەن، وایان تێبگەینن کە پێویستە خۆیان تەحەممولی ئاسەوارەکانی شوێنەوارەکانی هەڵەکانیان بکەن. واتە تۆ کاتێک کە هەڵەیەک دەکەی کەسی تر مەسئولیەتی ئەوە هەڵناگرێت، چونکە تۆ گەیشتە قۆناغێک و گەورە بوویت. ئیتر وا دەبێت دایک و باوک منداڵەکەیان تێبگەینن کە پێویستە ڕۆڵەکەم، کچەکەم، کوڕەکەم لەو قۆناغەدا تەنها خۆت شوێنەواری هەڵەکانت، ئاسەوار و شوێنەواری هەڵەکان مەسئولیەتی ئەوە تەنها خۆت هەڵی دەگری. دایک و باوک مەسئولیەتی ئەوە هەڵناگرن. دەبی وای لێ بکەی هەست بەوە بکاتن. تۆ ئەگەر کاتێک ئەمە وات لێ کرد و تێدگەیان، ئیتر هەوڵەداتن کە خۆی لە هەڵەکردن، خۆی لە تاوانکردن و غەڵەتیکردن بپارێزیتن. دایکان و باوکانی بەڕێز، تا دەکرێتن خۆتان دوور بگرن لەو شێواز و لەو ڕێگا ئەو شێوازی بەکارهێنانی تحقیق، واتە لێکۆڵینەوە لەگەڵ منداڵەکانتان یا لێپرسینەوە و لێپێچینەوە لەگەڵیان. ئەم شێوازە، ئەم طریقەیە تا دەکرێت خۆی لێ بە دوور بگرن. لە ئەڵقەی ڕابردوو زۆر ئاماژەم پێدا تا دەکرێت لەگەڵ جگەرگۆشەکانتان لەو قۆناغە با مامەڵەکردنتان بە نەرمونیانی بیتن. یعنی کاتێک کە جگەرگۆشەکەت بە کارێک هەستا، کارێک کە لەوانەیە تۆ حەزی پێ نەکەیت، ئەو کارێک کە کردیتی حەزت پێ نییە، بەڵام ئەو بەو کارەیە هەستا، تحقیقی لەگەڵ مەکە، لێکۆڵینەوەی لەگەڵ مەکە، شێوازی لێپرسینەوە بەو شێوازە مامەڵەی لەگەڵ مەکە، بە نەرمونیانی مامەڵەی لەگەڵ بکە، بە شێوازێکی ئارام قسەی لەگەڵ بکە، باوە لەو بەو کارەش هەستا بێ کە تۆ حەزی پێ ناکەی. تا دەگرێت ڕێز لە خودی خۆی بگرم، ڕێزی لێ بگرم. بەم شێوازت، بەم ئوسلوبەت ئەم منداڵش پاشگەز دەبێتەوە لەو هەڵانەی و هەوڵ دەداتن ئەویش خۆی چاپکاتن. ینی پێویستە دایکان و باوکان وا لە منداڵەکانیان بکەن لە قۆناغی هەرزەکاریدا هەستی ئەوەیان پێ ببەخشن کە ئێوە متمانەی تەواوتان پێیان هەیە. ئەمەش بەچ دەبێتن؟ گوێیان لێ بگرن، واتە گوێ لێگرتنێکی پڕ لە هەست و سۆس. کاتێک کە منداڵەکەت هەڵەی کردووە بە کارێک هەستاوە کە تۆ حەزی پێ ناکەی، هەوڵدە گوێی بۆ بگرە، بزانە بۆ ئەو هەڵەیە کردووە بە هەست و سۆزەوە، باوە لەو هەڵەشی کرد بێت، گوێی لێ بگرە. ینی لەگەڵی دانیشە مامەڵەیەکی نەرمی لەگەڵ بکە، لەوانەیە ئەویش هەندێک هۆکاری خۆی هەبێتن بۆ بەو کارە هەستاوە کە گوێت لێگرت بە شێوازێکی هەست و سۆزانە نەرمونیانانە لەگەڵی جوڵایەوە و قسەت لەگەڵ کرد، ئەویش ئەوەی ناخی خۆت بۆت باسەکاتن. بەو شێوازە نەرمەت مبەڕیڕەکانی خۆی بۆت باسەکات. هۆکار چیە بۆ بەو کارە هەستاوە؟ ئیتر ئەو کاتە کە تۆ هۆکارەکانت زانی، بێگومان بە کە چارەسەر لەو حاڵەتەدا ئاسان دەبێتن. دایکان و باوکانی بەڕێز، لەوە شەرم مەکەن کە هەست و سۆزی خۆتان، خۆشەویستی خۆتان بۆ منداڵەکانتان لە قۆناغی هەرزەکاری دەرببڕن. این زۆر جاران دایک و باوک شەرمەکە
کە خۆشەویستی خۆی بۆ منداڵە بۆ کوڕەکەی بۆ کچەکەی لە قۆناغی هەرزەکاریدا دەرببڕێ. بۆچی شەرمەکەن؟ دەڵێن وڵات تازە گەورە بوون منداڵەکانمان، کچەکانمان گەورە بووە، کوڕەکەمان گەورە بووە، ئیتر شەرمەکە پێی بڵێ خۆشمەوەی کوڕەکەم، یعنی کوڕ گەیشتە قۆناغی 14-15 ساڵی و گەورە بووە و بۆیتە هەرزەکار، باب شەرمەکە پێی بڵێ خۆشمەوەی، دایک شەرمەکاتن لەگەڵ کچەکەی، نا لەو قۆناغشدا تا دەکرێ هەست و سۆزتان بۆیان دەربڕن، پێیان بڵێ خۆشمان دەوێن. یعنی خۆشەویستی دەربڕین و ئەوەی کە پێشتر لە قۆناغی منداڵیدا لە قۆناغی 6 ساڵاندا باسمانە کرد کە پێویستە زۆر هەست و سۆز بۆ منداڵەکانمان دەربڕین، پێگومان بن لەو قۆناغەشدا منداڵەکان یعنی پێویستیان پێیە، وامەزانن کە لەو قۆناغەدا ئیتر پێویستیان پێ نەماوە. نەخێر بە پێچەوانەوە لەو قۆناغەدا هەرزەکاران زۆر پێویستیان بەوەیەکە ئێوە خۆشەویستی خۆتانیان بۆ دەرببڕن، ئێوە هەست بکەن کە دایکان و باوکان بەڕاستی خۆشیانەوێن. ئەگەر نا لە ئەڵلقەکانی ڕابردوو زۆر ئاماژەمان پێدا ئەگەر منداڵ هەست بە خۆشەویستی دایک و باوچی نەکات لە شوێنی تر قەرەبووی دەکاتەوە، لە کۆڵان لەگەڵ هاوڕێی خراپ لە شوێنی تر. بۆیە دەبێ ئێوە ڕێ لەمە بگرن. بە ئەمەش بەچ دەبێت کە ئێوە هەست و سۆزی خۆ. من دڵنیام هەموو دایک و باوکێک هەمومان ئەوە دەزانین کام دایک و باوکەیە کە جگەرگۆشەی خۆی زۆر خۆشنەوێتن. هەموو دایک و باوکێک زۆر منداڵی خۆی خۆش دەوێت، بەڵام هەیە شەرم دەکا دەری بڕیتن و هەشە بە پێچەوانەوە شەرمی ناکە. اینجا پێویستە بەڕاستی دایکان و باوکان ئەو شەرمە وەلانێن و خۆشەویستی خۆیان بۆ منداڵەکانیان دەربڕن و منداڵەکانیش بە تەواوی هەست بەوە بکەن. دایکان و باوکانی بەڕێز، کوڕەکەتان فێر بکەن، کچەکەتان فێر بکەن کە تاکە کەسێک کە بتوانێ گۆڕانکاری لەودا بکاتن ئەو خودی خۆیەتی. واتە منداڵەکەت دەبێ فێر بێتن لەو قۆناغی هەرزەکاریەدا کە ئەگەر بێوێ بگۆڕێتن کەس ناتوانێ بیگۆڕێت. ینی وا تێنەگات کە بە خول دەتوانێت نازانم بە مامۆستایەکی تر دەتوانێتن، نەخێر تاکە کەسێک کە بتوانێت گۆڕانکاری لە کەسایەتی ئەودا دروست بکاتن باوەڕکە خودی خۆیەتی. دەبێ ئەوە فێری منداڵەکەتان بکەن. مرۆڤ تەنها بەخۆی دەتوانێتن گۆڕانکاری لە خودی خۆیدا بکاتن. ڕاستە خول، مامۆستا، کەسی باش، هاوڕێی باش، ئەوانە کاریگەریان هەیە لەسەر مرۆڤ، بەڵام ئەگەر مرۆڤ بەخۆی ئامادە باشی ئەوەی تێدا نەبێت و بەخۆی هەوڵ نەدا گۆڕانکاری لە خۆیدا بکاو، بەخۆی هەوڵی بەرەو پێشچوونی خۆی نەداتن، بەخۆی هەوڵی سەرکەوتن نەداتن، بەخۆی هەوڵی ئەوە نەدات کە هەنگاو بنێتن بەرەو پێشەوە، کەس ناتوانێت ئەوەی بۆ بکە. باوک چەندە کەسایەتێکی گەورە و پلەی بەرزی زانستی هەبێتن، بەڕاستی ئەگەر منداڵ ئامادە باشی ئەوەی تێدا نەبێتن هەرگیز ناتوانێت کاریگەری لەسەر هەبێتن. بەڵام دەبێت ئەو بەخۆی هەوڵ بدا. ڕاستە کاریگەری باوک زۆرە، دایک زۆرە لەسەری، بەڵام دەبێت ئەویش بەخۆی استعدادی ئەوەی هەبێتن، ئامادە باشی ئەوەی هەبێ بۆ ئەوەی بەرەو پێشەوە بڕوات، بەرەو سەرکەوتن بڕوات. جا چ لە قۆناغەکانی خوێندنە، چ لە کەسایەتی خۆیتی و کەسایەتی بەرەو پێشەوە بڕواتن. دایکان و باوکانی بەڕێز، هەوڵدەن لەگەڵ منداڵەکانتان لەو قۆناغەدا لە قۆناغی هەرزەکاریدا وەکو هاوڕێ قسەیان لەگەڵ بکەن. قسە و گفتوگۆکردنتان لەگەڵیان باوەکو هاوڕێ بیتن. هەوڵدەن خۆشەویستی خۆتان بەبێ مناسبە، بەبێ هۆ، بەبێ سەبەب بۆیان دەرببڕن. وەکو هاوڕێ گفتوگۆیان لەگەڵ بکەن. مامەڵەکردنتان لەو قۆناغەدا با بەو شێوازە بێتن. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، کاتێک کە منداڵەکان باڵغ دەبن، کاتێک کە دەگەنە قۆناغی هەرزەکاریدا، بەڕاستی پێویستیان بەوەیە کە کەسایەتێکی سربەخۆیان هەبێتن، واتە لە باوک و دایکیان جیاوازیان هەبێتن. تر خۆ لە ئاماژەمان پێدا ئێمەش بە هەوڵ دەین، دایکان و باوکان با هەوڵدەن کەسایەتی سربەخۆ بۆ منداڵەکانیان دروستکەن، متمانەی ئەوەیان پێ بدەن، چکە لەو قۆناغەدا ناکرێ هەر تەقلید و چاولێکەری دایک و باوچی بکاتەوە. پێویستە کەسایەتێکی سربەخۆی بۆ دروست بووبێتن. دایکان و باوکانی بەڕێز، پەروەردەکارانی بەڕێز، بە تایبەتی بۆ مامۆستایانیش پێویستە، ینی
ئەو زانیاریانە بزانن لە قۆناغی هەرزەکاری چۆن مامەڵە لەگەڵ هەرزەکاران دەکەن. دەزانن کەسی هەرزەکار زۆر حەز بە ئامۆژگاری ناکات، یعنی تۆ دانیشی لەگەڵی و ئامۆژگاری بکەی و زۆر پرسیاری لێ بکەی و زۆر قسەی بۆ بکەی. ئەسڵەن کەسی هەرزەکار زۆر حەز بە قسەکردن ناکات، حەز بە زۆر ئامۆژگاریکردن ناکات، حەز زۆر بە پرسیاری زۆر ناکات. چارەسەر چییە؟ چارەسەر شێوازی نەرمونیانە. لێ پێچینەوەی زۆر لەگەڵ مەکە، بە هێواشی بە لەسەر خۆی بە هاوڕێتی چارەسەری ئەو گرفتانە دەکرێتن. سفیانی ثەوری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ لا يزال التغافل من شيم الكرام. دەفەرمێ پشتگوێ خستن واتە چاونوقاندن لە زۆر شتێک کە تۆ دەبینی لە کوڕەکەتدا لە کچەکەتدا هەندێشت هەیە کە بە حەز و ئارەزووی تۆش نییە، چاوپۆشی لێکردنیان پشتگوێ خستنی هەندێشت و تەسەڕوفات دەفەرمێ لە صیفاتی کەسانی بەخشندەیە، لە صیفاتی کەسانی بەڕێزە، کەواتە پێویستە دایک و باوک بەرامبەر منداڵەکانیان هەندێک جار لەو قۆناغەدا چاوپۆشیان هەبێ. شاعرێک جوان دەفەرمێ إذا كنت في كل الأمور معاتبا صديقك لم تلقي الذي لا تعاتبه. دەفەرمێ ئەگەر تۆ لە هەموو شتێک لە هەموو کچگە و گەورەیەک ڕخنە لە هاوڕێکەت بگری، سەرکۆنەی بکەی، بەردەوام سەرکۆنی هاوڕێکەت بکەی لە هەموو کاروبارێکدا، تۆ هاوڕێکت دەست ناکەویتن کە سەرکۆنەی بکەی. یعنی تۆ ئەگەر هاوڕێکت بوێتن هیچ کەم و کوڕی و هیچ عیبێکی نەبیتن لە دنیادا بێ هاوڕێ دەبینیەوە. ئەمە بۆ چێ باز دەکەم؟ بۆ هاوڕێ کە پارچەیەک نییە لە تۆ، ئەی بۆ منداڵەکەت، ئەی بۆ جگەرگۆشەکەت، تۆ کە ناکرێ لە هەموو کچکە و گەورەیەک لە هەموو کاروبارێکی ژیان سەرکۆنەی هاوڕێکەت بکەی، ئەی چۆن دەکرێت لەگەڵ منداڵەکەت بە بەردەوامی سەرکۆنەی بکەی، بەردەوامی لێ پێچینەوەی لەگەڵ بکەی، بەردەوامی وەکو دەڵێن بێ لێ کۆڵینەوە و لێ پێچینەوە و بۆ وات کرد و بۆ وات نەکرد. ئەم شێوازانە ئاخیری منداڵەکەت لە دەست دەدەی، ناکرێ بەو توندوتیژیە مامەڵەکردن لەگەڵ منداڵدا. بۆیە هەوڵدەین تا دەکرێت چ لەگەڵ منداڵەکانی خۆمان چ لەگەڵ هاوڕێکانی خۆمان چاوپۆشیکردن زۆر جاران لە هەڵە و کەم و کورتیەکان وەکو سفیانی ثەوری فەرمووی من شیئم الکرامە، لە صیفاتی کەسانی بەخشندەیە بەڕێزە. دایکان و باوکانی بەڕێز، ئینسانی هەرزەکار بە سروشتی خۆی بە طبیعەتی خۆی حەز بە دینداری دەکاتن. ئەوە دەزانن هەرزەکاران لە قۆناغی هەرزەکاریدا حەز بە دینداری دەکەن. وەدەوا پێچەوانە بە ئینسان کە چەندە تەمەنی بەسەر دەکەوێت و لە مردن نزیک دەبێتەوە دینداری لەلا زیاتر بە، بەڵام نا لە قۆناغی هەرزەکاریدا مرۆڤ زیاتر حەز بە دینداری دەکات، زیاتر حەز بە خواپەرستی دەکات. تەماشاکەن هەرزەکاران چەندە یعنی حەز بە مزگەوت و حەز بە نوێژ و دینداری و ئەمانە دەکەن. سروشتی گەنج وایە، سروشتی هەرزەکار وایە حەزی بە دینداریە. ئەمە سروشتێکە لەلایەن کەواتە پەروەردەیەکی جوان و ڕێک و پێک ئەم دینداریە لە لای جگەرگۆشەکەت زیاتر دەکاتن. وای لێ دەکا لەسەر ئەم دینداریەی بەردەوام بێتن بە پشتیوانی خوای پەروەردگار، ثەباتی پێدەبەخشێت، ئیستیمڕاریەت و بەردەوامی و یعنی بەردەوام دەبێتن لەسەر ئەو دینداریەی کە لە قۆناغی هەرزەکاریدا حەزی پێدەکرد. بۆیە یعنی هەوڵدەن پەروەردەی جوانیان بکەن. دایکان و باوکانی بەڕێز، منداڵ هەرزەکار لە قۆناغی هەرزەکاریدا بە زۆر گۆڕانکاریدا دەڕواتن، واتە لەو قۆناغەدا گۆڕانکاری زۆری بەسەردادێتن. جا ئەگەر تۆ ئەم گۆڕانکاریانە تێنەگەی، ئەو پێویستیانەی کە گەنج هەیتی هەرزەکار هەیتی لەم قۆناغانەدا پێویستی بە چییە؟ باسم کردبوو پێشتر کە پێویستی ئێمە تێبگەین لە قۆناغەدا گەنج کوڕمان کچمان لە قۆناغی هەرزەکاریدا پێویستیەکانیان چین. ئەگەر تێنەگەین و گۆڕانکاری لە خۆمان دروست نەکەین، لەوانەیە دایکان و باوکان بەڕاستی تووشی ململانێ، تووشی سیراع، تووشی ماندووبوون، تووشی
زۆر جاران تەسادوم و مواجهە بین لەگەڵ کوڕکچەکانمان ڕوبەڕوو ببینەوە لەگەڵیان کە بەڕاستی ئەوەشیان دەبێتە هۆکاری ئەوەی کە منداڵەکانمان لەدەست بدەین. بۆیە پێویستە ئەو قۆناغە ئێمە تێبگەین گۆڕانکاری زۆری تێدا ڕوودەداتن. دایکان و باوکان لەو قۆناغەدا کوڕەکانتان کچەکانتان گۆڕانکاری زۆری بەسەردادێ تێبگەن، گۆڕانکاریەکان تێبگەن، پێویستیەکانیان تێبگەن بۆ ئەوەی چارەسەرەکان بە پشتیوانی خوای پەروەردگار ئاسان بێتن. دایکان و باوکانی بەڕێز، بەڕاستی قۆناغی هەرزەکاری لەوانەیە قۆناغێکی ناخۆش بێتن بۆ دایکان و باوکان، قۆناغێکی تۆزێک ئیزعاجە بۆ دایکان و باوکان، هەروە ئاسان نییە ئەویش بە هۆکاری هەڵسوکەوتی منداڵەکان کە لەو قۆناغەدا تەسەڕوفاتی سیر دەکەن، هەڵسوکەوتی سیر دەکەن. وەکو گوتم لە ئەڵلقەکانی ڕابردوو زۆر جاران گوێ بە دایک و باوکیان نادەن، زۆر جاران یعنی لەوانەیە گاڵتەیان بە بیر و بۆچوونەکانی دایکان و باوکانیان بێتن. بەڵام ئەگەر دایکان و باوکان بیری لێ بکەنەوە بزاننەوە قۆناغێکی کاتیە، بەڕاستی سەبر و ئارامیان زیاتر دەبێتن و ئەتوانن دان بە خۆیان دابگرن و ڕق و ئەو ڕقەی کە زۆر جاران لە بەرامبەر ئەو هەڵسوکەوتانە بۆیان دروست دەبێت بەرامبەر منداڵەکانیان بیخۆنەوە. وەکو گوتم ڕق و ئەم ڕقەی کە بۆیان دروست بووە کەپتی بکەن و بێدەنجی بکەن، زیاتر ئارام بگرن لەو قۆناغەدا. دایکان و باوکانی بەڕێز، ئەوەی کە باسمان کردووە تا ئێستا دەربارەی پەروەردەی منداڵان، دەربارەی قۆناغی هەرزەکاری جگەرگۆشەکان، هەموو ئەوەی کە باسمان کرد ئەگەر پێچەوان ینی ئەگەر هات و موافقی کتابی خوای پەروەردگار، موافقی قورئان و سنەتی پێغەمبەر نەبی عەلەیهی سڵات وەسەلام، ئەوە هەر شتێک کە موافق نەبێتن هەمووی مەرفوضە و مەردوودە، ڕەت دەکرێتەوە. بەڵام ئەوەی کە باسمان کرد ئەگەر موافقی کتاب و سنەتی پێغەمبەر بێت عەلەیهی سڵات وەسەلام ئەوە مەقبولە و وەردەگیرێتن. ئەوەی کە تا ئێستا بۆم باسکردن هەموو ئەو خاڵانە زۆر بە کورتی بوو کە باسم کرد کە دەکرێت هەر خاڵێک لەوانە بەڕاستی بکرێتە بەرنامەیەک و قسەی زیاتری لەسەر بکرێتن. بەڵام بۆ ئەوەی لەسەر ئێوەی بەڕێز و خۆشەویست درێژە نەچێشێتن، ئەوە زیاتر بە شێوازێکی کورت و پخت بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویستم پێشکەش کرد بەو هیواییکەوە ئێوەی بەڕێز و خۆشەویست سوودی لێوەربگرن و سوودێکم بە ئێوەی بەڕێز و بەخۆشم گەیان بێتن. خۆشەویستان، لێرەدا گەیشتینە کۆتایی ئەڵلقەی بەرنامەی ئەمڕۆمان. تا ئەڵلقەیەکی تر و ڕۆژێکی نوێ لە ئەڵلقەکانی بەرنامەی تیشک بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبمەوە و تیشک دەخەینەوە سەر شتێکی تر و سەر بابەتێکی تر لە بابەتەکانی ژیان. لێرەدا بەخوای پەروەردگاردان دەسپێرم. خواتان لەگەڵ، وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.